بێگومان هوەری شێوەکاری یەکێکە لە ژانرە هوەریەکان و کە لە تەواوی هوەرەکانی دیکەدا هەمیشە لە ساڵانێکی زۆر دوور و درێژەوە لە مێژوودا مرۆڤ پشتی پێبەستووە بۆ دەربڕینی هەستەکانی و هەروەها لە هەمان کاتدا بۆ ئەوانی کە هوەرمەند و تایبەتمەندیان هەبووە لە دەرخستنی خەیاڵەکانیان و ڕەنگکردنی ئەو وێنانەی کە لە بۆچوونی ئەواندا هەبووە یاخود تێڕوانینیان بۆ دەرەوە هەبووە لە هەمان کاتە کەسانی دیکەش یەکێک بووە لە هەرە سەرەتاییترین و گەورەترین جۆری چێژبینینەکان لە سەردەمانی کۆن لە دروستبوونی مرۆڤایەتیەوە هەتا ئەمڕۆ کەسێک نییە ئەگەر تابلۆیەک ببینێت چێژی لێ نەبینێ و هەروەها ڕنگدانەوەی خەیاڵی خۆی تێدا نەکات. زۆر گرنگە کە ئێمە لە ئەکادمیا و لە تایبەتمەندی هوەریش تێبگەین لە پاڵ ئەو هەست و خەیاڵە جوانانە. خۆشبەختانە هوەرمەندانی کورد لە ڕیزبەندە پێشینەیەکانن و هەروەها لە کەمینەیەکان نین کە دەست و پەنجەیان ڕەنگینە و خەیاڵەکانیان زۆر فراوانە و وێنە و تابلۆیان لێ دەبینین. زۆر خۆشحاڵم کە لە پرۆگرامی ئەمجاری ئێوارەی سلێمانی لەگەڵ ئێوە دەبم و لە هەمان کاتدا لەگەڵ هوەرمەندێکی گەورە و بەتوانە و بە ئەزمموی گەلەکەمان کە ئێوارەی سلێمانیتان پێشکەش دەکەم کە هوەرمەندی گەورە مامۆستا سەرچۆڵ شەوقی کە بەڕێزیان هوەرمەندی شێوەکار و سەرپرشتیاری پەروەردەین و خاوەنی سەدان پێشانگای هوەرین و هەروەها چەندین کاری هاوبەشان هەبووە لەگەڵ هوەرمەندانی وڵاتانی دەرەوە و لە ڕووی زانستیشەوە چەندین بڕوانامی تایبەتیان هەیە. بەڵام ورتر لە بەڕێزیان دەپرسین و هەروەها زۆر پرسیاری دیکەم هەیە سەبارەت بە بابەتی پەیوەندی کۆمەڵایەتی و گەیاندنی وەک پتەوکردنی پەیوەندی کۆمەڵاتی لە ڕێگەی هوەریەوە کە لە بەڕێزیان دەپرسین. مامۆستا زۆر بەخێر بێ، زۆر خۆشحاڵم لێرە دەتان بینم. زۆر سپاس، من خۆشحاڵتر بووم، مەمنونتانم. سپاس بۆ بەڕێزتان، دەست و پەنجە و خاوەتان هەمیشە زێڕین بێت. ماشەڵڵا کارەکانتان لە هەر جێگەیەک هەر شوێنێک تابلۆیەکیەوە دەبینرێت ڕاستەوخۆ دەناسرێتەوە و هەست بە تەواو وزەیەکی ئەرێنی دەکرێت. هیوادارین هەموو ژیانتان ئەرێنی بێ. زۆر سپاسەکەم، ڕێز گۆری خۆتانە. سپاس بۆیەوە. مامۆستا حەز دەکەم سەرەتا لەوە دەست پێ بکەم کە بڵێم هوەرمەندانی هوەری شێوەکاری بەگشتی کە لە ڕێگەی پێشانگاکانەوە دەتوانن بچنەوە خەڵکیەوە لە بەرامبەر ئەوەی کە خۆیان تابلۆک دەکێشن و کارێکی وردی زۆر تایبەتمەندی بۆ دەکەن، بەڵام پێشانگاکان و گالەریەکان وێنەکان نمایش دەکەن و جا ئەمە وای کردووە هوەرمەند خودی خۆی وەک سەربازێکی ونی لێبێ و نەبینرێ و نەناسرێت یاخود بە پێچەوانەوە بەرهەمیشی هەبووە و خەڵکانی ئێمە توانیویانە بگەنەوە ئاستەی کە لە ڕێگەی تابلۆکانە هوەرمەندەکە خودی هوەرمەندەکە و ناخی هوەرمەندەکەش ببین و بیناسنەوە بڵێن ئەم تابلۆیە ئەم ڕەنگانە هی فڵانە هوەرمەندە. بەڵێ طبعاً هوەری شێوەکاری زمانێکی جیهانیە، بە بێدەنجی لەگەڵ بینەرە ئەکەوێتە گفتوگۆ. هەر هوەرمەندە و بە شێوازێکی تایبەتی خۆی کارەکات، هەیە بە تعبیری تەجریدی، هەیە بە واقعی، بەڵام ئێمە ئەبێ بڵێن هوەرمەند ئەبێ بناغەی کاتبێتی هەبێ، چونکە تا توانایەکی دیراسی نەبێت ناتوانێت پەلوپۆ بە هاوێژێ بۆ قوتابخانەکانی تر. من ئەگەر ڕاستەوە خۆیانی سەرقاڵی کاری کاتبی دەبم، ئەتوانم بڵێم لە واقع ڕام کردووە. من دوای نزیکەی زیاتر لە 40 ساڵ نزیکەی بۆ 50 ساڵ کاری هونەرەکەم، ئێستاوە تا ڕێسک و تایبەتی خۆم ژاردووە، ئەویش کاری کەلتوری ماڵکوڕەکانی شاری ئەم کوردستان و هەروەها سروشت. کەواتە من بە کۆمەڵێ ئەزموون ناڕۆشتوم. هوەرمەندانمان زۆربیان بەم ئەزموون ناڕۆشتوون، چونکە بەڕاستی کاری تەجریدی یان کاری هوەری نوێ تەقعیبی کاریی ئەوە ئاسان نییە. بیکاسۆ لە ساڵانی کۆتایی تەمەنی ژیانیدا هاتووە کاری تەجریدی کردووە، کاری بڵێن تازەگەری کردووە. تازەگەری ئەبێ لەسەر بناغەی ئەکادمی بێ و بەنسبەت پێشانگاوە طبعاً کە کاری باش بوو، کارێکی چاک بوو، ئەو کارە خۆی ئەڵمقای پێشانگا، ئەو کاتە ئەو کارە ئەبێت ئەمری واقع تۆ بتوانانی لە پێشانگایەکە نمایشیکەی. بەڵام ئێستا خۆشبەختانە جیهان بۆتە گوندێکی پشکۆلانە لە ڕێی ئەنتەرنێتەوە، فەیسبووکەوە، سۆشیال میدیاوە کارەکان ئەتوانی هەموو کەسێک بیبینێ. ئەوەش بەڕاستی بۆ ئێمە دەواازەیە کاتوانین لە ڕێی ئەنتەرنێتەوە سوود لە هەموو ئەزمونەکانی ژیانی بینین.
بەڵێ مامساوەکو خودی هونەرمەند خۆی تا چەندێک لە نێو خەڵکیدا هونەرمەندی شێوەکارمە بەسمە لە ناو خەڵکیدا ناوبانگ پیا دەکات و بە ڕوخسار دەناسرێتەوە و لە جێگەکان دیارتر دەبێت ڕەنگە لە نێو هونەرەکانی دیکە زیاتر ئێمە هەمیشە گۆرانی بێژەکان و ئەوانەی کە هونەرمەندی ئەستێرە سینەماییەکان ئەمانە زۆر زیاتر فەیسێکی بەناوبانگیان هەیە و خەڵکی خودی خۆیان دەناسێتەوە بەڵام هونەرمەندانی شێوەکار ڕەنگە زیاتر بەو جۆرە نەبن لای ئێوە ڕابۆچوونی ئێوە چیە؟ بەڕاستی ئەوە گلێبی لە ڕاگەاندنەکان ئەگەر ڕاگەاندنەکان ینی لە ئاست ینی گۆرانیە شانوەیە گرنگی بە هونەری شێوەکاری بن ئەوە ئەویش ئەچێتە ئەمان ئاستەوە من لە چەند درامایەک بەڕێن کردووە ئێستاش ئەتوانم بەڵام خەڵکی ئەوەی ئەڵێن ئەم هونەرمەندە بینراوە لەگەڵ دەروورە بینراوە لە قاقای ئەوەی لە شانۆکە ئەمناسن وەنێ لە کەم دەرێن نمەسن باشە من لە هەموو ژیان مالوانەیە شەش حەوت کاری شانیم کرد بێ بەڵام دووسە پێشانگای تایبەتیم کردوێتەوە زیاتر پێشنگای دووسە پێشنگای هاوبەشین بەژار بووم و لە پێشنگای تایبەتیم کردوێتەوە لە هەموو لە کوردستان و عێراق و دەرەوەی وڵات یعنی بۆ بە شێوەکاریەکە دەناسرێم کەواتە سۆشیال میدیا دەوری سەرشی ئەبینێت زائیدەن هونەرمەندەکە خۆی هونەرمەند ئەگەر ئەبێت چالاک بێت ئەبێ هەمیشە بە دووادەشوونی هەبێت بەشداری بێت پێشانگاکانە بتوان پێشنگای تایبەتی بکاتەوە کەواتە یەک سۆسیال میدیا زائیدەن چالەکی هونەرمەندەکە خۆیەوە هەموو بەیەکەوە ئاوێتێک دەبن و ئەتوانن کاتە ئەگەر سۆسیال میدیا و توانی هونەرەکە کاتە بێت ئەمری واقع ئەبێت لە کاریکە کەمتر نییە و کەواتە ئەبێت هونەرمەندی شێوەکان کارەکانی لە ئاستێکی باشانە بێت ناتوانێت پێشنگا بکاتەوە چون بەڕاستی هونەر ئەبێت ئەمری واقع بەڵام بەداخەوە لە کوردستان بەتایبەتی لە سلەیمانی جاران کە هیچێک پێشانگایەک بەردارە بوویان ئەیکردەوە لیژنەیەک ئەو کاری هەڵسەنگان بەڵام ئێستا بەداخەوە پێشانگایە زۆر چاکە پێشانگایەک هەیە زۆر لاوازە ئەگەی پێشانگایەک زۆر چاک بوو ئاسی پێشانگایەک باشتر بوو لیژنەیەشی هەڵسەنگاندن دابنرێت ئەو کاتە ئاستی ڕۆشنبیری جەماوەری بەرەو پێشکەوت دەڕوات خاڵیش کێشێک کە زۆر گرنگە پێویستە هونەرمەندێکی پێشانگاکەتەوە کەناڵەکانی ڕێیان دەوریانە بێ لە فلان لە هۆڵ پێشانگا هەیە بۆی کە خەڵکی زۆر پچ پێشانگایە ئەمەش مەرجی سەرکەوتوی پێشانگاکەیە پێویستە هونەرمەند سەرقاڵی کاری چاک بێت و خەڵکانێک کارەکانی هەڵسەنگێت بکات پێشانگا چونکە من کارەکە کە لای خۆمە من خاوەنیم بەڵام کە سوو پێشانگایەوە ئەو کاتە جەماوەی بێتە خاوەنی کارەکە ئەوان تەحکومەیەن کەواتە با تەحکومێکی باش بێ ڕخنەمان پێخۆشە بەڵام ڕخنیشی بنیاندەرانە ڕاستە نەگەڵ خوێندە ڕاستە مامۆستا لە ڕووی زانستی و ئەکادمی هونەریەوە بەڕێستان پێم بێت چەند بڕوانامەیەکتانەوە هەروها ئێوە سەرپەرشتیاری پەروەردەییشن مەبەستمە لەو لایەنەشەوە پرسیارتان لێ بکەم کە ئێوە خودی خۆتان وەکو لایەنە پەروەردەیەکە لە ڕووی هونەریەوە ڕابۆچوونتان چییە؟ طبعا لە ئەمەش دەوری ئێمە ئەبێت هەوڵ بین یعنی بناغەیەکی ئەو تۆ بۆ مناڵانی دوا ڕۆژمان بەدی بهێنین بزانین ئەو ئێمە وو سەرپەرشتیاران هەمیشە هانی مامۆستامان داوە بارەکان دۆزنەوە ئەو مناڵە حەزی لە مۆسیقایە حەزی لە شانۆیە حەزی لە نیگارکێشانە یا بواری سینەمایە بەڵام ئەبێت نابێ هەمیشە ماڵ قوتابخانە یەکەمە ئەبێ یەکەم جار زەمینە سازی لەلایەن ماڵی یەکەم کە قوتابخانە بڵێم خێزانەکەیەتی دووەم قوتابخانە ماڵی دووەمە ئەبێ لە هەردوو لە هاندەرێکی تەواو بن چونکە بەڕاستی هونەر کارێکی خۆڕسکییانی ئەبێت لەگەڵ یابێ کاتی خۆ زۆر حەزم بۆ شەکرد چەند هەوڵمەیە پێش ناگوتم بەڵام سەرێکم لەگەڵ نیگای کێشانەکانە چکم نەماڵەیەکی نانی براکەم ئازەشۆکی خۆ ئافریقا نارۆ برام ئەمانە زیاتر بە هاندەر بوون کەواتە هاندەر یەکەم خێزانە لە دوای ئەوە قوتابخانەکە جا ئەو کەسە خۆیتی ئەو کەسە خۆشی هەوڵ بە چونکە من کە من هەوڵ نێم خۆم ماندوونەکەم ناتۆم کارەکە بکەم ئەویش بەدەست خۆشی و هاندانی مامۆستا ئەبێ مامۆستا زەمین سازی بن مامۆستا بە ڕۆستوچی بە زمانی گفتوگۆ بە هاندان چون بەڕاستی ئەوە نەبێت ناتوانێت مناڵ پێشکەوێ ئەو تابلۆی کە ئەشیکات ئەبێ کاریگەری دروستی بێت چون ئەگەر تابلۆیەک کاریگەری لەسەر ناخی بینەر و ئەو کەسی خۆی دروست نەکە و هیچی نەکرد بێ کەواتە ئەو قوتابیە ئەو وزەی کە تایەتی حەزەکە بەچی خاڵی کاتەوە بە تابلۆ بێ بە مۆسیقا بێ بە شانۆ بێ ئیتر ئەوە مامۆستاکە ئەو بەرە دۆزیتەوە دوای ئەوە خۆشبەختانە پەیمانگەی هەنجوانەکان هەیە
کۆلی هونەرە جوانەکانەیە ئەمانە گەورەترین دەواازن بۆ مناڵی ئێستا ئەتوانن زیاتر گرنگی بە بەهاکانیان بن. ڕاستە مامۆستا جالێک لە کاری خۆتان ئێوە کاری هاوبەشی چتان زۆرە و هەروەها هوەری شێوەکاری ئەتوانین بڵین جیاواز لە کارەکانی هوەرەکانی دیکە هاوبەشی نێوان نەتەوەیەکان زیاتر ئەبینین لە بواری شێوەکاریدا بۆچی دەگەڕێنەوە ئێوە و ئایا ئەمە هەوڵ و توانای هوەرمەندانی شێوەکارانی کوردیە زیاتر یاخود شێوازی هوەرەکە ئەو هاوکاری و پەیوەندیگرتنەی زیاتر واقبول کردووە و دروست بووە. طبعا کاری چاک ئەبێت ئەمری واقع ئێستا بوون من لە زۆر وڵاتێن جیهان لە یابان لە ئەمریکا لە نەرویج لە هۆڵەندا لە ئەڵمانی بەرهەم کردووە طبعا کارەکە ئەبێت لە ئاست تموحشی ئەو وڵاتانە ئەبێت من باسی خۆم ناکەم هونەرمەندی جیهانی کوردمان هەیە لە ئاستێکی جیهانیایە کەواتە کە کارەکان نمایی کرا ئەو کاتە خۆیانیان پێ دەڵێن فڵان کار بژداری پێ بکە ئێستا لە ماوەیە لە ڕێی فەیسبوکەوە کۆمەڵی کاریان بەدڵ بوو پێش نزیکەی 2 مانگ پێشانگایەکمان کرد و هاوبەشی لە وڵاتی میسر کەواتە کاری چاک خۆی هاوارە کاڵم کرد پێشانگا نەک خەڵک زائیدەن کشێکی کەش کە زۆر گرنگە ئەویش تەعامل ئەبێت لەگەڵ هونەرمەندەکانە زیاتر تەبابین هاوکار یەکتری بین برابین ڕاگۆڕینەوەمان هەبێ سوود ئەزمون یەکتری ببینین ئەمە زۆر گرنگی هەیە من کە کاری هونەرمەندی جیهانە بینم یان هونەرمەندی جیهانی کاری هونەرمەندی کورد دەبینێ تەماشاکە ئاڵوگۆڕی بیرەکان کاریگەری هەیە سوود لە ئەزمون یەکتری ئەبینن بەڵام خاڵێکی کە پێشان بینەچێت شەرجیش نییە هەموو نیگاکێش هونەرمەند بێت بەڵام هونەرمەند ئەبێت کەسێکی ڕۆشنبیر بێت ئەبێت بتوانێت متابعە بکات بتوانێت ڕۆژ بە ڕۆژ کاری باشتر بکە من کە ئیشەکەم ئەگەر بزانم بەڕێی خۆم ئەم کاری کە دروستیەکەم لە کاری پێشترم باشتر نییە نیکەم باشترە کەواتە ئەبێ هونەرمەند وردبیانە کار کات بی لە داهێنا بکاتەوە ئەبێ لەگەڵ کارێکیکەیە جیاوازی هەبێ بەڵام ئێستا من قەناتوانم یەکێک تابلێژێ وەکو کامێرای گەشێ قەدەمە هونەر نییە کاتێکە کلاسیکە بووە هونەری لە زمانی داڤشی ئەمانەیە ڤانکوخ ئەمانە پێش ڤانکوخیش ڕافائیل بۆ هونەری کلاسیکیان کردووە ئەنی خۆی کردویانە کاتی خۆی کامێرە نەبووە بەڵام ئێستا کامێرای با هونەرمەندان کە ئیژەکەن جێگە فڕچیان زیینوو بێت یعنی با فەرقی هەبێ لەگەڵ کامێرەیە بتوانێت ئەو ڕەنگەی کە دائێنێ لە ناخی خۆیەوە بێت بۆ من کە زۆر تابلۆی من ئەگە ناوی دەنووسم خەڵکی ئیش من ناسنەوە بۆ چونکە من خاوەن ڕێسک و تابەتی خۆمم زۆر هونەرمەندمان هەیە لەوانەیە مامۆستا عەلی جوڵامان هەیە عەلی کەریممان هەیە وەبی ڕەسوڵمان هەیە حەمەد فتاحمان هەیە زەبەکرمان هەیە ئیسماعیل خەیات خوا عەفوی کە ئازە شۆقی ئەمانە کاری ئیشی تایبەتی خۆیان یانی کە خەڵکی کە تەماشایان ئەکە ئیشکانەکە یەکسەر ئیشکی ئەناسنەوە بۆ خاوەڕێی تایبەتی خۆیان ئەویش دوای ئەزمونێکی زۆر چەندی ساڵە ئینجا هونەرمەند دەبێت خاوەن تایبەتی خۆی چون بەڕاستی ئەو زۆر گرنگە هونەرمەند خاوەن سیمای تایبەتی خۆی بێت ئەویش بەچی بە متابعەیەکی زۆر و بە هەوڵ کۆشەی زۆر چون بەڕاستی هونەر بێت ئیشکە کارکردن دوای کارکردن بتوانێت ئیشی تازە و جدیدی بەکاربێنێت چونکە ڕێژی کەشی بیرمە ناچێت هونەرمەندی کورد تەماشاکەی زۆر کە ڕەنگ دەئانێ سیمای کوردواری پێ دیارە ڕەنگی جاژمی کوردی ڕەشماڵی کوردیمانە یانی زیاتر ئەو ڕێیانە ئەکە کە زیاتر لە خۆی نزیکە یعنی فەرقی هەیە لەگەڵ هونەرمەندێکی کورد لەگەڵ هونەرمەندێکی ئەوروپیا و خەڵکی ئیشکردن ڕاستە مامۆستا سەرچڵ لەلام گرنگە ئەم پرسیارە لە بەڕێسام بکەم تا چەندێک خەڵکی ئێمە لە ماڵەکانیاندا لە ئێستادا تابلۆی کوردی هەڵەواسن زۆرنەی ماڵەکان بە تایبەت ماڵ و کولتوری کوردی ئێمە هەمیشەوە ڕاهاتوین هەمیشە تابلۆیەکی تیا بووە لە گوندەوە بگری تا شار و لە ڕابردوو هەتا ئێستا هەموو ماڵێکی کوردی حەز بە ڕەنگەکانەکە و بە تابلۆکان بەڵام تا چەند لە ئێستادا بە پێی ئەزمموی چەند ساڵی بەڕێستان و پێشانگاکەتان و بەرکەوتتان لەگەڵ خەڵکی تا چەند هەستەکەی خەڵکی ئێستا حەز دەکات تابلۆیەکی هونەرمەندێکی کوردی لە ماڵەوە هەڵواسێت ئەگەر ئەو کەسە ئاسی ڕۆشنێکی بەرزی هەبێ بتوان بەردەوام متابعەی هونەری کوردی بکە چەکەم ئێستا ئەڵێم هونەری کوردی ئەگەر لە ئاست هونەرمەندی کوردیمان هەیە لە جیهانیە نەبێت زیاتر بێ کەمتر نییە چون بەڕاستی هونەرمەندی چاکمان ئێستا لە ئەوروپا لە کوردستان کە لەتوانم بەڵێم لە ئاست جیهانیا پلێکەم هێنێ حتا مناڵەکانیشمان ساڵ پێشتر لە یابان یەکەمی جیهانی هێناوە کەواتە ئەو مەسەلەی تابلۆیە کەوێتە ئاستی ڕۆشنبیری ئەو کەسە خۆی ئایا من ئەگەر من
بێم تابلێکی تجاری بکڕم لە بازارە سینیە یان تابلێکی ونەمەدە کۆنەکان سا بۆن منە لە بالا هەیە لەمە لە حافات تابلێتی ئاتی بە 10,000 بە 20,000 بە 40,000 50,000 تابلی سینی بەڵام ئایا ئەوە شتێکی بازرگانیە ئەوە نرخی هونەرەکە کەمەکات بەڵام هونەرمەندێکی کورت یا هەر هونەرمەندێک کە ئیژی فەنی ئەەکە قەنەعەتە بێ جاری وایە بەمانێت تابلێت دروست ناکە پێوی لاکە بێت ئەڵێ تابلەکە دەگەڵا خۆمە ئەوەنی بەسی ئەوە نییە کە بڵێ ئەو تابلێت دەگڵێت تێشووە بەسی ئەوەیە قیمەتی نرخ هونەریەکە بەڕاستی نرخی هونەرەکە زۆر گەورەی هونەرمەند تا هەیە 50 ساڵ لەبەر کارەکە تا گەیشتە بۆ توانایە ولا تابلێک بە 100,000 پێویستە هونەرمەند نرخی هونەری خۆی بزانێ یعنی گەر من تابلێک بە 50,000 کەواتە من فەنارێکی زۆر بازرگانیم تیجاریم چون من ڕاستی نرخی هونەرمەند زۆر گەورەی هونەرمەند مامۆستا سەرچەڵ بەرەسان خوتان باسان کردو ئێوە لە خانەوادەیەکی هونەرین و دەزانین و هەم بەڕێزانی ئەو برابەرەزەکان و ئەوانی دیکەش کە هەم لە ڕووی هونەری شێوەکاری و هەم لەوەش کە لە بەشێکی گشتگیر بیرکردنەوەیکی هونەریان هەیە ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەرەوەی کە کەسێکی هونەرمەند دەرچەنە کە ئەزمموی بێشتریشمان هەبووە لە خانەوادەکانی دیکە کاریگەری ئەوەی هەیە کە هونەرمەندێکی تەواو پوخت لە ڕووی هونەریەوە بێتە بەرهەم لە نێو کۆمەڵگەدا کارەکانی بکە یاخود دەکەوێتەوە سەر ئاستی تاکە کەس خودی خۆی بەبسم لە ڕووی خانەوادە هونەریەکەوەیە خانەوادە لەگەڵ ئەکادمی هونەر جوانەکان پێم دەبرن هونەرمەند دروست ناکە بەڵکو کادرێکی هونەری دروستەکە ئێستا من 100 خانەکەن بەکەم خەریک پێشتر خەمریک بن خۆم هەوڵ نەیەم ناتۆم بمە هونەرمەند پەیمانی هونەر جوانەکانی سلەیمانی 44 ساڵ هەیە لەوانەیە بە هەمووی 50 فەنان دروست نەکرد بێ بەڵام کادیر دروستەکە فەنان جیایە کادیر جیایە هونەرمەند و فەنان ئەبێ کەسێکی داهێنان بێت ئێستا من کاتی خۆی کەسوکارم زۆر هەوڵیان لەگەڵ منایە بەڵام ئەگەر خۆم هەوڵ نەیەم یعنی چۆن وتم پێشوتم هونەر کارێکی خۆڕستکە ینی لەگەڵ بەهرەکەیان نەڕۆم بەهرە زائیدە ممارەسە و دیراسەکردن ئەبێ لەگەڵ بەهرەیە ممارەسە هەبێ هەوڵ هەبێ دیراسەکردن هەبێ چون ئەگەر هەمووی ئاوێتە یەکتری بوون ئەوسا زیاتر خونچەکان بن بە گوڵ گەشە ئەکەست کەواتە ئەبێ لە خێزان هەوڵدان بتوانی بیتە هونەرمەندێکی باش ئەبیش بە هەوڵ ممارەسە و خوێندنەوە بەردەوام متابعی پێشانگاکان بکەی بەردەوام بەڕی ئەنتەرنێتەوە متابعی هونەری جیهانی بکەی ئەبێ هەموو لایەکان سوور لە ئەزمون یەکتری وەرگرن کەس من ناڵم تەقلید ناکەم بەڵام کە من کارێکی باشە بینم ئەو کارە ئەبێتە هاندەری بۆ من کە بۆ هاندەری بۆ من ئەو کاتە من هەوڵێم ئیشی باشتر دەکەم کەواتە ئەبێ هەموو جارێ هەوڵی باشتر و باشتر بکەین سا من ئیشم کردووە ساڵی 85 بەخوا ئێستا لەوانەیە ئێستا ویشە نەکەمەوە زۆر جار هونەر بۆ هاتنە داڤنشی لەوحی کردووە مۆنالیزیا لەوانەیە دوای ئەوە چەند ساڵی پێش ژیاوە نەیتوانێت تا بجواب بکاتەوە زۆر جار هونەر لەحزەیە لە حەزەکە بۆ هاتنە بەڵام ئەبێ هونەرمەند جێگە پەنجەی دیار بێ جێگە فەڵچە دیار بێ چونکە جێگە فەڵچە دیار بوو زیاتر کارەکە هەسەکەی زیندوی پێوە دیارە ڕانکار بێ پاک بن بێ بێگەرد بن ڕاستە مامۆستا لە وەڵامی پرسیاری کەشما بەڕێز خۆت پێ دوتم سوشال میدیا زۆر ڕۆڵی گرنگە بینێ لە ناساندنی هونەرمەند بەڕێزتان زۆر بە ئەرێنی و بە وزێکی زۆر دەتان بینین ئەم لە ڕووی شێوازی کارەکەتان و بەشداری زۆری ئێوەی پێشانگاکان و ڕێژەی زۆری کارە هونەرەکانتان دەمێ بپرسم خودی خۆتان لەگەڵ سوشال میدیا پەیوەندیتان چۆنە تا چەندێک لەو گوندە بچکۆلەی باسی ئەەکەی جێگەی خۆتان کردوتەوە بەرهەمەکانی خۆتان بڵاوکەنەوە من وەکو بێشتر باسم کردانی هینێکەیە ئەکادمیەت میدانی سانیە لە ئەمریکا ڕیشت میدانی سانیە لە ئەمریکا کۆمەڵێک کاری هونەرمەندیان من کارێکی خۆم نرد تەماشا ئەەکەم ئەو کارم لە پێشانگایەکە نمایش کرا لە وڵاتی میسر لە وڵاتی ئەمریکا تەمە کارەکە من وەکو فەیسبوک نردوومە ئەوان تەماشاکەی گەوریان کردووە لەسەر کانڤاس و لە پێشانگای گەوریان ژمایشان کردووە بەڕاستی ئەو بە من شتێکی خۆشە کەواتە سۆسیال میدیا کارێکی گەورە ئەبینێت بەڵام کارێکە کە جدی بێت
ئەوی کام ئیشی منی بردووە ئەنی دایناوە نهاتۆ لە خۆیشی مندانێ ناشم ناسێ وجابرشم ناکە لە ژنێکی پسپۆڕی لە پرۆفیسۆر لە کەسی پرۆفیشناڵ لە کەسی دەرمەندی بەتوانە یان ئەو کارانە دائنێن بەڕاستی بۆ من شتێکی خۆش بەختانە بوو دوایی کە کرای پێشانگاشەوە بڵێ بۆ من شاناز بوو کرای بە ڤیدیۆ لە قاعەکە قات ئەنقوشی لە ئەسکەندەریە لە میسر وازم سیانزەی شەش بوو ئیشی تقریبا لە وڵاتی ئیسپانیتیا بوو هندیتیا بوو ئەمبەرێکیتیا بوو لە زۆر وڵاتانانی ئەو پیشانگای کرایەوە کەواتە سۆسیال میدیا گەوری کارێکی گرنگی هەیە کەواتە پێم خۆشە هونەرمەندان زیاتر بایەق بەوە بن و هونەرەکەیان بناسیێنن بە هەموو جیان چون بەڕاستی هونەر بۆ خزمەتی مرۆڤایەتیە من ئەبێ کارەکەشم ڕنگدانەوەی ئەو واقعە بێت لە چووکم هونەرمەند هەڵقوڵاوی زادەی بیر و بۆ چوون و هەموو کێشە و ناخۆشی خۆشکاری کۆمەڵە کەواتە کارەکانی ئێمەش نابێت بەدەربێتەوە ئەبێ ئەو واقعە وەکو ئاوێنێک چەری بۆ بەڵام بە شێوەیەکی جوانتر سا بۆ منە من ماڵەکۆنەکانی سلەیمانیەکەم ئەبێ بەرکی تازدری ببرە بۆ شێوەیە مامۆستا لە ڕووی بەشداریکردن و هاوکاری هونەرمەندانی نەوخۆی خۆمان لە شاری سلێمانی و بگەر بڵێن لەسەر ئاستی کوردان تا چەندێک ئەو پەیوەندیە بە گڕوبەتی نەدەبینی لەناو هونەرمەندان و یارمەتیدانی یەکتر و سەردانکردنی پێشانگاکانی یەکتر لە ڕووی ئاستی نێودوڵەتیەوە هەم بەد باسکردین هەم دەبینین ڕەنگە سۆشەل میدیا زۆر ڕێگەی دووری نزیک کردوێتەوە بەڵام ڕێگە نزیکەکانی ناو خۆمان هەنگاوەکانی چۆن دەبینن تابان لای خۆمان بەڕاستی ئیسا شتەکە بۆتە گروپ هەر کۆمەڵە و بە شێوەیەکەوە پێشانگاکانەوە ناشێت بە خەڵکیکە بڵێ ئەوە چێشکە لەوەیە ئێستا من کە پێشانگای پێم خۆش هەموو کەس بەشدار بێت ئەرێ من لەگەڵ گروپیانیم من لەگەڵ ئەوەیەم ئێستا بۆ منە سەدیگە هونەرمەندان پێشانگایەکەنەوە دەست خۆشییان لە یەکەم لە مانگی نوێیە من زۆرجێ خۆشحاڵیە لیژنێکدا ئەنێن ئەوەی کە کارەکەی پەسەند نەبوو عرض نەکرێ بەڵام کە بووە گروپ و هەر یەکە و مەجموعەیەک مەجموعە ئەو کاتە ئیشی کاڵکشی تیابێ ئیشی باشی تیابێ خراپیشی تیابێ کەواتە ئێمە ئەبێ دڵمان گەورە بێت ئێستا من بۆ من هونەرمەندێکە پێڵێ بەرداری فلان پێشکەکە وەڵام من برادرانی خۆمی تیانی بەرداری ناکەم ئەوە زۆر غەڵەتە با هونەرمەند دڵیان گەورە بێت تەبابن ڕێز و خۆشەویستیان تیا بێت ئەنانیەتیان تیان نەبێت هونەر بۆچی هەموو کەسێکە کەواتە مادام هونەرمەند بۆ هونەر ڕنگدانەیە واقعە کەواتە ئەبێت ئێمە دڵمان گەورە بێت کە پێشانگایەکرێتەوە بە هەموو کەسێ بڵێن بەڵام ئەوە ژایە ئێستا بۆ منە کە من پێشانگایەکەم لەگەڵ کێشکە ئەوە جیات تابەتی شخصی ژایە بەڵام پێشانگای هاوبەش با بۆ هەموو ئێستا من ئەمەی هونەرمەندی سلەیمانی کارەکە هەڵسەنجێنن ئەنجا دەیانێن ئەشی بینی پێشانگایکی سەرکەوتوشە بێ لە ئەکەوتیان بکو بیست و ماڵێن لە دەینۆدا ئەکرێتەوە چکم کۆمەڵێک کەسی پرۆفیشناڵ کارەکان هەڵسەنجێنن ئەمە شتی چاکە کەواتە ئەبێ کارەکان هەسەنگی بۆ بکرێت ئەنجا بکرێت پێشانگاوە زائیدەن تەبایی و بەرایەتی و خۆشەویستی ناو هونەرمەندانێک و هیوادارین هەر بەو جۆرە بێت مامۆستا دەبێت بزانم کۆتا کاری بەڕێستان لە تازە بێت با بڵێن بەم نزیکانە بە یاخۆ لە داهاتوودا بێ چیتان لە نیازە و چۆن بەرهەمەکانتە بینی من ئێستا ئینشاڵڵا بەم نزیکانە پێشەنگەیەک لە شاری دووکی خۆشەویست پێشەنگەکی بڵێم نێودوڵەتیە کۆمەڵی فەنانینی کوردستانی کوردستان عێراق بەلژیکا ئەمریکا دانیمارک ئەردەن هۆڵندا ئەڵمانیا کۆمەڵی فەنان پێشەنگایەکەینەوە من وەکو میوانی شەرەف بانکراوم بەرداریەکەم بەڕاستی ئەمە شاکانی زیاتر کە ئەو پێشەنگانی دڵتەکە بینیت ئەزمموی تازە ئەبینی کاری تازە ئەبینیت هەستەکەی تۆ خۆت لە چ مستەوایەکەی خۆ لە ئاستێک ئەبینیتەوە ئەوە زۆر گرنگە چون ئەگەر لە ئاستێکی باشە نەبی هەستەکەی باشتر بی باشتری حەزکی زۆر باشتر بی ئەم بیر و ڕاگۆڕینەوەی زۆر چاکە تا بن هونەرمەندانی کورد بەڕاستی ئەوەی کە لای من گرنگە بتوانن بیرکردنەوەیان ئازاد بێ سربەز بن لە هەڵبژاردننی کارەکانە بەڵام نابێت کاری ئەش ئەیپەن ئەبێ لەسەر بناغەیەکی ئەکادمیانە زانستیانە خۆشەویستی بۆ کارەکەی بێت چون بەڕاستی خۆشەویستی بۆ کارەکە نەبێت دڵسۆزی بۆ هونەرەکە نەبێت ئەو کارە ئەمرێت کەواتە بێت من بە ڕۆحێکی پاکەوە بتوانم ئەو کارە بکەم هەروەها کارێکی کەش ئەمەش بڵێم دایتی پێشانگای دووەک پێشانگای هونەرمەندی سلەیمانیمان هەیە لە مانگی نوێیە لەگەری ئەم لە سوورەکە
پێشانگەی تایبەتی خۆم ساڵی پار لە کردمەوە لە بەرەی سەریادی سلەیمانی شەی ساڵ بەتەمام هەر پێشانگەی تایبەتی خۆم بکەمەوە بە یادی شاری سلەیمانیەوە 11 ئەمە سێ چالاکی چالاکیکەی شاڵ پێشە ئینشاءالله دانەبراوم ئینشاءالله ماشەڵڵاتان لێ بێت ئەمە درێژ بن ئینشاءالله هەمیشە پڕوجە بن ئێمە زۆر خۆشحاڵین جێگەی شانازی هەموونەتەوەن زۆرم پێ خۆش بوو کە ئەمڕۆ لە نزیک توانیم لەگەڵ ئێوە دانیشم و ئەو چەند پرسیارە ئاراستەیەوە بکەم و هەروە دڵنیام کە وەڵامەکانتان هەمووی بەسوود بوون و هەروەها وەک تابلۆکانتان ئیلهام بەخشە بن. کۆتایی پرۆگرامەکە گەر خاڵێک ماوێ من باسم نەکرد بێ بابەتێکە و پێویست بێتتان باسی بکەن کات دەبەخشمە بە ڕێستان. وڵا ئەوەی کە من لای گرفت دەمەدا پێویستە تەبابن برابن ئیختیان خۆش بوێ دڵسۆزیان بەوە کارەکە ئەدانێت بەکار نێنن ئەمە لای من هەوێت تەبایی خۆشەویستی لای من هەموو شتێکە ئینشاءالله هەروە ئەبێت زۆر سپاس بۆ ئێوە سەرکەوتوو بن زۆر خۆشحاڵم لەگەڵتانە مامۆستا سەرشەوقی هونەرمەندی بەڕێز و هیوادارم ئەو پرۆگرامەی ئەم ئێوارەیەتان بەدڵ بوو بێت تاوەکو پرۆگرامێکی دیکە دێم وڵاتان شاد و